وەکو بەرگری شارستانی پارێزگای هەولێر ڕێنمایی هەموو هاوڵاتیان کە ئەو هاتوچۆی خەردەغی ئێستا هەیە لایەن حکوومەتی هەرێمە و پابند بن بەم هاتوو بەم ڕێنمایانێک کە دەردەچێت چ لە بەرگری شارستان چ لە تەندروستیەوە داوا لە هاوڵاتیان دەکەن لە ڕێی کامێرەکانی ئێوە لە ماڵەکانیان نێنە دەرێ تا ئەو پەتایە و ئەو کاتێک کە تەواو دەبی کێشە نامێنێ لەسەر هاوڵاتیانمان با لە ماڵەوە بمێن بەپێی ئەو ڕێنمایانە کار بکەن.